سڵاوتان لەبێت. وەزیری بەرگری تورکیا ڕایگەیاند لەسەر لێدان لە پەکەکە لەگەڵ هەریەک لە مەسرور بارزانی و نێچیروان بارزانی ڕێککەوت. لە میانی بەشداریکردنی لە کۆنفرانسی یاسایشی میونشن لە ئەڵمانیا، خلوسی ئاکار وەزیری بەرگری تورکیا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وردەکاری کۆبوونەوە و گفتوگۆکانی لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم ئاشکرا کرد و ڕایگەیاند بابەتی سەرەکی گفتوگۆکەیان لێدان بووە لە پەکەکە. خلوسی ئاکار ئاماژەی بۆ ئەوەش کرد لە گفتوگۆکاندا تێگەیشتن کە لەسەر ئەو بابەتە هەمومان وەک یەک بیر دەکەینەوە، لە هەر شوێنێک پەکەکەی لێبێت دەیکەینە ئامانج. وەزیری بەرگری تورکیا وتیشی هەمان ئەو قسانەی لەگەڵ فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق باس کردووە و تەئیکیدیان لەسەر بەردەوامیدان بە ئۆپراسیۆنەکان کردووەتەوە.